لە دوای شەڕی داعشەوە ڕێژەیەکی زۆر لە ئاوارەی خوار و ناوەڕاستی عێراق ڕویان لە هەرێمی کوردستان کردووە. لە ئێستاشدا لە کەمپەکان نیشتەجێ کراون. هەرچەندە دوای کۆتایی شەڕی داعش زۆرێک لەو ئاواران گەڕانەوە، بەڵام لە ئێستادا 37,000 ئاوارەی دیکە لە 26 کەمپ لە پارێزگاکانی هەرێم نیشتەجێن. وەزیری کۆچبەرانی عێراق لە سەردانێکیدا بۆ سلێمانی ڕایگەیان جگە لە سلێمانی لە پارێزگاکانی دیکە دەستێوەردانی سیاسی هەیە لە کەمپەکان. پرسی ئاوارەکان پرسێکی ئینسانیە و نابێت تێکەڵ بە ململانەی سیاسی بکرێت. تا ئێستا لە هەموو ئەو کەمپانی ئاواری تێدایە بەدەر لە کەمپەکانی سلێمانی سیاسیەکان دەستێوەردانی تێدا دەکەن. لە کاتێکا پرسی ئاوارەکان پرسێکی ئینسانی و نابێت تێکەڵ بە ململانەی سیاسی بکرێت. لە هەرێمی کوردستان 26 کەمپی ئاوارە هەیە و 37,000 ئاوارەش لە هەرێمی کوردستان نیشتەجێن. ئێمە لە هەوڵی بەردەوام داین بۆ گەڕانەوەی ئاوارەکان بۆ زێدی خۆیان و هەماهەنگیشمان کردووە لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان تا پرسی گەڕانەوەیان ئاسان بکرێت. لە سنووری سلێمانی زیاتر لە چەند کەمپێکی ئاوارە هەیە. بەشێکیان لە پێداویستی خۆراکی و تەندروستیەکانیان لە ڕێگەی ڕێکخراونێ دەوڵەتیەکان و وەزارەتی کۆچ و کۆچبەرانی عێراق و هەرێمەوە بۆ دابین دەکرێت. لەو پارەی کە بۆ ئاوارەکان لە ساڵی 2014 بۆ سنووری سلێمانی تەرخانکرا 800 ملیۆن دینار ماوەتەوە کە بۆ پرۆژەی خزمەتگوزاری بەکاردەهێنرێت لە گەڕەکە ئاوارە نشینەکان. وا بکەین کە ئاوارەکان بە ئارەزوومەندانە بتوانن بگەڕێنەوە. ئێمە پەیامی خۆمان ڕاگەیان کە ئێمە وەکو کورد کەلتورێکمانەیە دەرگا لە میوانەکەینەوە، بەڵام دوجار میوان لە ماڵەوە بیە بچێتە دەرەوە بێ خۆی دەرگا بکاتەوە. ئومێ دەکەین کە بارودۆخ لە عێراقا بە شێوەیەک بێ کە ئەو خۆشەویستانە بگەڕێنەوە شوێنی خۆیان و بە هیچ جۆرە هیچ کەسێ بە ناوی ئاوارە لە وڵاتەکەی خۆمانە لە هەرێمی کوردستان و لە عێراق نەمێنێ. و بەسپاسەوە ئێمە کە یەکێکی لەو پارێزگایانی ئەو پارەی لە ساڵی 2014ەوە بۆ ئاوارەکان تەرخان کرابوو. لەو پارەیە کە خەرجمان کردووە لە ساڵی 2014 بۆ ئێستا نزیکەی 800 ملیۆن دینار ماوەتەوە. بەسپاسەوە دوای تەسویەکردن و توای ئەو ڕێکارە ئیداریانی کە پێویستە بۆ تەسویەکردنی پاکتاوکردنی ئەوانە ئەمڕۆ بڕیاریان ناکە ئێمە بتوانین لە ئایندەیە ئەو پارەیە بەکاربێنین بۆ ئەو پرۆژە خزمەتگوزاریانی ئەو گەڕەکانەی کە خەڵکی ئاوارە و خەڵکی خانەخوێشیان تایە. هەرچەندە بەشێکی زۆر لە ئاوارەکان ئێستا گەڕاونەتەوە زێدی خۆیان و دەستیان بەرژیانی ئاسایی کردوتەوە، بەڵام ژمارەیەکی زۆریان باشووری کوردستانیان بەلاوە گونجاوترە بۆ مانەوەشیان و زۆرێکیان ئێستا خاوەنی کاری خۆیانن. بەڵام حکومەتی عێراق لە پلانیدایە سەرجەمیان بگەڕێنێتەوە بۆ ناوچەکانی خۆیان، بەڵام دیار نییە پلانەکە چەند ساڵی پێویستە تا پرۆسەکە کۆتایی بێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.